لە ڕۆژانی هەینیە بازاری ژێر پردەکەی شاری سلەیمانی کە بە پەلەوەرەکان بۆ بازارانە ناسراوەکە گۆشتی پەلەوەرەکان و هەم ئەو باڵندە و تەیر و تیورانەی لەیە کە هاوڵاتیان خواستیان لەسەرە. بەڵام من ئەمڕۆ بەشێکی پرۆگرامەکەم تەرخان کردو بۆ ئەوەی کە ئەو پەلەوەرانەی کە قەل و قاز و مریشک و کەڵەشێر و بە هەموو جۆرەکانیەوە هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسەرە. ئێستاش ئەبینین کە وەرزی زستانە، ئەبینین هاوڵاتیان بۆ ئەوەی لە ژەمەکانی خۆیانە زیاتر گرنگی پێبن، خوانەکانیان زیاتر بەم جۆرە خواردنانە بڕازێننەوە هاتوون بۆ ئێرە ڕۆژانی جومعە، هەم کاتێکی خۆش بەسەرە بن، هەمیان ئەم خواردنانەش زیاتر ئەیکڕن لەبەرەوەی جەوەکەی ساردا، خواستی زۆری لەسەرە. جا بۆ ئەوەی زیاتر زانیاری وەرگرین با بزانم کاک ڕیاز وەکو خاوەنی یەکێک لە یەکێک لەم بەشانەی کە تایبەت گۆشتی پەلەوەرەکان ئەفرۆشێت زیاتر زانیاری لای بچمە لای خۆی. کاک ڕێز سڵاو لێبێت، سەرقاڵی ماندوو نەبیت. زۆر زۆر سپاس. ئەمڕۆ ئەو دەرفەتت بێمە بەخشی کە هاتیم پرۆگرامەکە لەگەڵ جەناب تا بکەین. مەعاملەیەکی باشت کرد پێم وابێ لەگەڵ ئەم بەڕێزەوە. داوای چیەکرد؟ وڵا داوای دوو مریشک و دوو کەڵەشێرەکە. ئەم مریشک و کەڵەشێرانە پێم وابێت لە ئێستایەک ئەم بەڕێزە هاتووە بیکڕێت، خواسێکی زۆری لەسەر و زیاتر ئێوە بۆ ژەمی ئێوارەش یعنی لەگەڵ خێزانەکەیە هەم تاموچێژێکی خۆش لەم خواردنانە وەرگێ، هەم با بڵێن زیاتر لە وەرزی زستانیشە ئەم بازاڕە چۆن ئەبینی، گەرم و گوڕیان بازاڕە چۆنە، تا چەند هاوڵاتیان سەردانتانەکەن. ئێستا هەر خۆی بینین قەرەباڵغێکی زۆر هەیە. وەڵی کوردی بەعام لە هەمیشە چوار فەسڵ بڵێن لە هاوین لە زستان بەنسبەت و مریشکی کوردی و بازارێکی خواستێکی زۆری لەسرە، خاصن جومان شتی بڵێن خەڵکی دەرەوەش ڕوومانتەیەکات بێ لەوەی کە خۆشمان خەڵکی ناو شارۆمانە، بەڵام لە زیاتر بڵێن لە جومعانە خەڵکێکی زۆر ڕوومانتەیەکە خواستێکی زۆری لەسرە. ئەسێ ئەم کاک دڵشادە بە مەعادەلی زۆر جار شت لای من نەکڕێت، زۆر جار مناقەشەشتمانە بێت ئێستا پێش تۆ لەگەڵ ئەو کەڵەشێرێکم لایش کەڵەشێرێکی لای ڕێک ناکەوین ناکەون. باشە بزان بەسەراتێکی خۆشتان هەبوو لەگەڵ کاک دڵشادا پێش پرۆگرامەکە ئاماژە و پێگرت. ئەوە کوڕێکی ڕەفیقمە بووە موجارە هێلکەی شامیمەیە هەرە هاتەوە ئەوە مامە ڕاضەڵی نایەنا تا ئەم جارەی ئەخیریان هێلکەی من ڕوتم مایە کە هاتەوە وتی من ڕوتە وتم لە هێلکەکە خەفەتی خواردووە. پێم بڵێ ڕۆژانی جمعان کە ئێستا ئەبینین یعنی بەجددی ناو بازارە کە بەر ناکەوێت، لۆدێکی زۆرێ قەرەباڵغێکی زۆر هەیە، هاوڵاتیان چۆن ئەبینی کە بەم ڕۆژە جمعەیە بەم ڕۆژە هەینیە یەن سەردانی لای ئێوەکەن، بازارەکە چۆن ئەبینی لە ئێستاە؟ وەڵی خەڵک زیاتر ئێستا ڕووی کردوتە سەر لە شتی کوردی، زیاتر حەز بە بڵێن مریشکی بەست و ناسک و ئەمانە ناکات، حەزەکە شتێک ینی بۆ نمونە لە هەفتەی جارێکە لە دە ڕۆژ جارێکە بیخوا شتێک کوردی بخوابەوەی سوادەی لێکە زیاتر. کاک ڕیاز جا پێم خۆشە دەست بیتەیەکێ گلەم پەلەوەرانە قەل بێ، مریشک بێ، کەڵەشێر بێ، قاز بێ، بزانم ئەمە من بێم یان هاوڵاتیەک بێت لە لای تۆ بێوێت گۆشێکی بەتام و بە چێش بخوات و لە هەمان کاتە یەکێک لەو پەلەوەرانەشی دەست بکەوێت کە هەم کێش لە ڕووی کێشەوە باش بێت، کامیان کێشیان باشە و هەم واش بێت قەلی باش و قەلی ئەم شانە هەیە پێما قەلی کوردی یان پێڵێ کەڵەشێری کوردی ئەمە چۆن چۆنی بناسرێتەوە. ئێستا تۆ دەست بەرەیەکێک لەم پەلەوەرانە بە چیا بیناسینەوە؟ ئەزانین چۆنە من ئێستا من مریشکم جومعانە بۆیە بڵێن ئەم مریشکەوە برامایە بەڵام لێرە بەخێو کراوە، من ئەو مریشکە کوردیانە مریشکی کوردی من دەمێ بۆ منە بۆ هەفتەیەک بۆ 5 ڕۆژ هینی جمعە ڕوخێری ڕۆژەکانی تر نازانم، زۆر جاری کوردیمان کەمتر بۆیە دی جنوبمان بۆیە زمانێکی نییە، بەس ئەوەی کوردی کە خۆمان بێ زمانی هەیەی بە کابرا شتەکانی مردان ناکاتەوە تێگەی لێرەش ئەژی بە زەمان، بەڵام کابراوتی ئەو شتێکە لە جنوبەوە بێت لێرە ناژی تووشی ئایبیە بێ، حەزەکەم وەکو ڕوونکردنەوەیەک بم بۆ خەڵکی کە بڵێن شتی کوردی زیاتر حەزی لێ مریشک یان قەل یان مریشکی کوردی دایم لێرە بڵێن بەرقا جاران ئێمە سەری هەم بە قاچی قەلا هەم بە قاچی مریشکەکە بۆمان دەرەکەو کە کورد قاچی مێلە و گەڕ بوو، بەڵام ئێستا ئەوە نەماوە لەبەرەوەی کە قەلی ئێرانی هاتووە کیشاوەرزی هاتووە هی ناتوە قەلی جنوبی شەر بە کوردیە فرۆشرێ، قەلی کوردی خۆمان حەزەکەم ڕوونکردنەوەیەکی تر بم مەگەر زۆر زۆر بە تەمەن بێنا گۆشتەکەی زەرد نییە، بەس خەلی جنوب بێتە ئاڵتون
ئەگەر کاک ڕێزبی لەگەڵ دەست بێت یەکێک لەم قەلانە بۆی بۆ بەرچاوڕۆنی هاوڵاتیان بزانن ئەمە قەلی کوردیە ئەمە قەلی کوردی نییە قەلانە قەلی کوردین لەبەرەوەی قەلی کوردی خۆمان سەرکەلێ ئەم گۆشتە زیانەی پێوەیە مێقەلەکە وەک بە نسبەت و مێوە دەموچاوی تووکن نییە ئێرانێکە دەموچاوی تووکنە زۆر ئێستا ئەمە شکلەها ئەمە بینی ئەمە شێوەی ئێرانی تێکەوتووە ئەم تێگەی وە قەلە کوردەکەش ێسەوە کشاوەرزیە بەخێوکراوە ئەو بەخێوکراوە قەلە کوردەکەی خۆمان جوانترە خڕترە بڵین بە شەوق و زەوقێکی ترە تێگەی بە هەموو شێوەیە کاجە ئەوسا قاچیشی بڵێن قاچە گەڕەکە علامات بوو لێرە نیوە بە نیوەیە قەلی کوردی و جۆرەکەی تریشەیە ینی خەڵک دەستی ئەەکەوێ بە قەل هەیە قەلی کشاوەرزیە قەلی بەخێوکراوە هەیە قەلی کوردیەکە زۆر هەیە قەلی کوردی وەڵای کەمترە زیاتر ئێستا جنوبمان بۆیە بە کوردی ئەفرۆشرێ وەکو جاران نییە جاران ئەگەر خورمایەکی تیا بووە کەس نێویست بەس ئێستا بە کێشەی نییە جەنوبەکەش هەر کوردیە ئەو لەو لاشەوە قاز و ئەم شانە ژەنجا قازیش بۆ زستان تام و لەزەتێکی جیاوازەیە کاگڕیاس وایە وەڵای من حەزەکەم شت دەرزان بێت لەبەرەوەی خەڵک فەقیرە بۆی ئەو فەقیرە سوودمەند بێ دەوڵەمەندەکە گوێی لێ نییە وەکو پێم وتی حەزەکەم ئەو خەڵکە هەژارە هەر کەسێک و لە ڕێی خۆیەوە هاوکاری ئەو خەڵکە هەژارە بکە بتوانێت کاش ئەویش بەشدار بێت لە هەموو شتێکی خوایە کاک ڕێزە ئەجا باز لەوە بکەین ئێوە جۆرەکانی زۆر زۆرە تۆ ڕۆژانە بۆی بچینە لای ئەو بەڕێزانش کا وەکو هاوڵاتی هاتوونەتە ئێرە بۆ کڕینی زۆرێک لەو پەلەوەرانە کە نەوێت هەم لە ڕۆژانی هەی نییە کە ئێستا ئەمڕۆ ڕۆژی هەینە بینەرانی ئازیز تەماشای تای پرۆگرامەکەمانەکەن ئیشەڵا هەموو کەسێک سەرخوانی پڕبەرەکەت بێت بەم جۆرە گۆشت و بەم جۆرە پەلەوەرانە لەگەڵ خواردنەکانی ترە پێم بڵێ ڕۆژانە تۆ تا چەندە سەعات چەندیتە ئێرە تا چەندە ئەو کاتی کەیتە ئێرە خەڵک لە سەعات چەندەوە سەردانیان بازاڕە ئێمە بە نسبەت خۆمەوە لە ڕۆژانی جومعە سەعات 4 بەیانی ئەمە ئێرە هەتا وەکو سەعات و 1-2 لێرەم لە دوای 2 ئەمانەوە ئەچمەوە سەرەوە لە سەوێ دوکانمانەیە وین تا 12 لێرە بازار بە گەرمی هەیە لە دوای دووە چینەوە لە ڕۆژانی ئاسایی ترە لە حوتی بەیانی هەشتی بەیانیویم بۆ 5 و 6 ئێوارە کاک ڕاست ئەجا ئەوەی کە پێش پرۆگرام ئاماژەمان پێ کرد فەرموتوانین بیتەوە شوێنی خۆت ئەوەی کە ئاماژەمان پێ کرد تۆ خۆت خۆشخۆری لە خواردنەکانە حەزت لە کام لەم جۆرە پەلەوەرانەیە کە لەگەڵ خێزانەکەتا لە ماڵەوە ئامادەیکەن لەگەڵ چیا ئامادەیەکەن تۆزێ وت بەسەراتی خۆشم لە قسەی خۆشم لە ئەنجا بە حکمەی خۆشت هەورامین جا خەڵکی هەورامیش حەزیان لەم جۆرە گۆشت و پەلەوەران وەڵی وەکو خۆم ئێستا من ماڵەوە ڕۆژێکیان کۆترم هەبوو لە ماڵەوە وتم بەس ئەو کۆترانە سەر بڕە چوو بوو ئەو نە عاشقی شتی کوردیە باوەڕەکەی وەکو خۆیەوەی دەوێت قوبوڵیم بۆ کردو و نازانم بۆ چی کردو تێگەی ینی تەواو لە ماڵەوە وەکو بۆنەیەک شتێکی بۆ کردبوو بۆ تەنانەت بۆ کۆتر تێگەی بەڵام بە نسبەتی خۆمەوە تۆزێ کوردی خۆم کەم خۆرم لە گۆشتە ئەرە بەوتم خۆشخۆرە کاگڕێ خۆشخۆرم بەس کەم خۆرم لاوەیە حەز لە کام گۆشتی پەلەوەرە بوو؟ وڵی من بە عام هەموویم حەز لێ هەمووی ئیسپادەی هەیە لەبەرەوەی خاستن لە زستانە تێگەی قاس بە شێوەیەکی بەرچاو بەس لە هەمان کاتا من حەزەکەم خەڵکی فەقیر تێگەی سعرەکە هەرزان بێ بۆی ئەو خەڵکە فەقیرەش بەشدار بێت لەوە تێگەی هەموو کەسێکی بەرکەوێت حەزەکەم ینی بە نسبەت خۆمەوە ئەوەی کە فەقیر بێ وڵی بە من بکرێ ئەو پڕیاوکاریەکەم خۆش بێت دەست خۆش بێ بە ئومێدین سەر سفر و خوانی هەموو کەسێک پڕبەرەکەت بێت و هەموو کەسێک لە ماڵەکەی ئەم جۆرە خواردنانە بەڕاستی ئەمڕۆشت زۆر گرانە و پارەژ نییە و خەڵکیش زۆر داماوە ئێمە نابێت لە من ئێستا بنمونە من خۆم باوەڕەکەی ئەگەر خۆم مریشکێ بفرۆشم بە 20,000 بێ ناتوانم بیکڕم ینی خەڵک بێم بفرۆشێت لەبەرەوەی بە حکمی ئەوەی کە حەزەکەم نییە من ئەم ڕاستیە بڵێم شتەکە زۆر گرانە و بازاریش نییە و خەڵکیش بێ پارەیە خۆش بێ زۆر سپاس بە وتەکانت مادوومان کردین جا بچینە لای کاک دڵشاد وەکو یەکێک لە کڕیارەکان بابزین ئەمڕۆ سەردانی ئێرە کردووە کاک دڵشاد باشی وچی و کڕیوە وەڵام کەڵە ژێرانە خو تا چەندە حەزت بە خواردنی ئەم جۆرە پەلەوەرانە هەیە بە زۆریە ماناخۆین لەگەڵ مەسلحە فەرقی زۆرە کەڵە شێری گوتی قاز بە زۆری قاز و ئەمان ناخۆینەمە لەگەڵ مەسلحەکە زۆری فەرقە ئەمڕۆ بە ڕۆژی جومعە کڕیوتە؟ بەڵێ
دەکاک ریازمان کڕێەوە لەگە کاک دڵشادا جومعانە سڕووە کاتە منمە دێ ئیشەڵا هەمیشە لەگەڵ خۆت و خێزانەکە تام جۆرە خواردنانە لە کۆنەوە تاوکو ئێستا با بڵێن هەم لە لادێکانەوە ئەم جۆرە خواردنانە زۆر گرنگی پێدراوە تۆ پێم بڵێ لە کۆڕ و کۆبوونەوەکانە کاتێک کۆبوونەوەیەکتانە بێت لەگەڵ خێزانەکە کەڵەشێری کوردیە خۆین قازە خۆین بە معادلی کە کۆبوونەوەکەن یا کەڵەشێری قازە بازاڕەت چۆن ئەبینی لە شت تۆزێک گرانە خەڵکیش وەزعی باش نییە شتەکەش تۆزێک گرانە نا خەڵگەر ئەیکڕێ گرانیش بێرە بێ بیکڕێ ئەڵەوەڵا دەستەکانە خۆش بە کاک دڵشاد یان سپاس بۆ وتەکانت جا با بچینە لای ئەم مامەیە مامەگیان چۆنی باشی ئەمڕۆ تۆ هاتووی بۆ بازاری ژێر پردەکەکە بەم جۆرە گۆش و پەلەوەرانە ناسراوە پێم بڵێ تۆ بۆچی ئەمڕۆ هاتی بۆ ئێرە وەڵا دووشێم بریشکم پێ هاوردم فرۆشت تۆ حەزت بەم جۆرە خواردنانە هەیە یعنی مەبەستمەوەی ئەم جۆری گۆشتی پەلەوەرانە کامیان حەزت لێ وەڵا حەزمان لە قازە و لە کەڵەشێرە و لە قەلە و زۆرزە حەزمان لەوانێ پێ وایە ئێستا کیلۆی 10,000 ناتێ نایە بە 11 ئینشەڵا هەرزان پێ و بفرۆشێ پێ وایە ئێستا ئەم جۆرە خواردنانە شەر گرنگی پێدێت لە کۆنا بۆنە لە لادێکانە هەرم جۆرە خواردنان نەبووە لە وەختە مریشکی مەسڵ حەوشت نەبووە هەرم خواردنا کۆنانە هەبوو ئەینا وەختە کوا دەوازین بە دەگمەن هەبوو ناوەڵا دەوازین هەر نەبوو هەر خەڵقی عەقەلی خۆی خوارد مریشکی خۆی خوارد یان حیوانی سەرەبڕی هەروانە بوو زۆر ڕاستە پێ وایە ئێستاش با بڵێن خەڵکی ئێستا ئیشەڵا گەر هەموو کەسێک لە ماڵەکەیە ئەم جۆرە خواردنانە هەبێت بگەڕێتەوە بۆ ئەم جۆرە خواردنانە لەبەرەوەی تەندروستە ڕازەکەی ئەگەڕێتەوە بەس گرانە ئێساکوێ ئەو وەختە وا نەبوو ئێستا زۆر گران بوو هیوا هەیە بۆی ناکڕێ حەزیشی لێگا پارەی نییە بیکڕێ نەوەڵا پارەی نییە بۆی بکڕێ ئەوە لەبەر ئەوە مەجبور ئەچێ مەسلحەکە بکرێ ئەی پێم بڵێ تۆ زیاتر لەگەڵ چیا زیاتر حەزەکەم گۆشتانە بخۆی ئەم جۆرە خواردن ئەرەوەڵا من دائمە خوا هیوایەتم حەزم لەمانەیە دائمە خۆم مریشکمەیە لەبەر خاتر کەسەری برنجی کوردیا خۆشەوە ئەرەوەڵا خەسەریە بڕم و ئەی خۆین و لەبەر ئەوە دائمە مریشکم ڕاگرتەوە خەریکیانم سپاس بۆ وتەکانت ماندوومان کردی دەست خۆش بێت بەڵێ وەک ئەیبینن خۆشەویستان لێرەیە قەرەباڵقێکی زۆرەیە هاوڵاتیان هاتوون سەردانی ئێرەیان کردووە هاوڵاتیان هاتوون سەردانی ئێرەیان کردو لە ڕۆژانی هەینیە هەم کاتێکی خۆش بەسەر ئەبەن هەم لەگەڵەوە شایەن ئەم جۆرە پەلەوەرانە ئەکڕان کە بۆ ڕۆژانی ئاسایی بێت یاخود لەگەڵ خۆیان و خێزانەکانیانە کاتێکی خۆش بەسەر ئەبەن بێگومان ئەمەش وا ئەکات زیاتر بگەڕێنەوە بۆ ئەم جۆرە خواردنانە ئەم خواردنانە تەندروست بێت و لەبەر ئەوەی زیاتر کەشەکەشی زستانە کەشەکەی سارد و سەرمایە بۆیە خواردنی ئەم جۆرە پەلەوەرانە سوودێکی تەندروستی باشمان پێگەێنێت بۆی بە ئومێدم ئێوەش لەسەر سفرۆخوانەکانتان کە ئەمڕۆ ڕۆژی هەینیە بتوانن گرنگێکی تاوبن بەم جۆرە خواردنانە و ئیشەڵا ماڵی هەموو کەسێکیش بەم جۆرە خواردنانە سەر سفرۆخوانەکانی پڕ بەرەکەت بێت چۆنی کوڕی جوان باشی ئەمڕۆ بۆ چیات وێرە وڵی هەر بۆ هەر ڕۆژێ بۆ خۆمیان بۆ ئەم ناو کەڵەشێ ڕشتە گەڕمەوەی فرۆشم و ئاڕۆڵات زۆر باشە یعنی تۆ و فرۆشارێک لێرە کارەکە باشە تا چەندە ئەم خواردنانە خۆت حەزت بێت خۆڵایدە بڵێن چیە هەتا تامێکی خۆش زۆر باشە تۆ خۆت خوێنکاری بەڵێ دەست خۆش لە پاڵ ئەوەشە بژێوی ژیانی خۆت لێرە کەسابەتی خۆت ئەەکەی ئاڕۆڵە و چێ بەدەستەوە هەلاکە لە شێر تۆ ڕۆژانە لێرە شێوازی ئەوەی کە بەخێوکردن و شتیان چۆنە زەحمەت نییە چۆنی کارەکە خۆشە ئەتر بەبێ خۆی بەبێ حەزی خۆ ئێتر لەبەرەوەی حاگە بەبێ حەزی خۆ ئەتوانی بێ لێرە شت بکڕێتەوە لای بیفرۆشیتەوە ئاڕۆڵە تر بەبێ حەزی خۆمان خۆش بێت دەست خۆش بێت بەخێر بێ زۆر سپاس کاک ڕاز ئەگەر بگەڕێمەوە لای جەنابەت یەک پرسیار لە بەڕێزت بکەین ئەو بەڕێزێکی تریشە بوو بەس نازانم لەم ناوە چی لێ هەو قەیناکە بارحاڵ کاک ڕاز پێمان بڵێ ئێوە شوێنی تایبەتیشتان هەیە بۆ ئەوەی کە بۆ نونە پەلەوەرەکان چۆنی ئێوە ئامادەکاری بۆ کەندوکانی تایبەتانێ بەڵام ئێستا پێم وابێ قەرەباڵغێکی زۆرە ئێمە ناتوانین بچینە و بە شاماژەمان بۆ پێ بکەی کە ئێوە چۆنی ڕۆژانە ئەم پەلەوەرانە
ئامادەیەکەن بۆ هاوڵاتیان شێوازی سربڕینی ئەو پەلەوەرانە یاخود شێوازی ئامادەکاری و پەلەوەرانە چۆن لە هەر لە بەیانەوە کە هاتین بخۆمەمان دوکانەکان هەمووی پاکردنی هەیە بە نسبەتی پاکردنەوە بڵێن کابرا ناسکێکە کڕێ بۆ نمونەبایی 10,000 بە پاکردنەکە 1500 ینی 1500 11.5 جاران قازمان بە 5,000 پاکری ئێستا بە 3,000 پاکیەکەیت قەلمان بە 5 پاکری ئێستا بە 3 مێقەل بە 4,000 ئێستا بە 3,000 یان زۆر کات بە جووتی بە 5 یا بۆکە بۆ نمونە کابرا فرێش پاکێکە 2,000 بۆی پاکەی ئێستا ئێمە بڵێن ئەمڕۆ کە هاتوومەتە خوارەوە لەبەرەوەی ڕۆژان من هەر تقریبان وا 20 ساڵ زیاترە لێرەم بەم 20 ساڵە زیاتر بە ڕۆژانی جومای ئەمێرە لەبەرەوەی خەڵکانێکی زۆر ڕووم تێکەن و برادەر و ڕەفاقەت و ئەمانە جا ئیشی منە جومعان زیاتر ئێمە من کوردی خۆمانی ناو شارە زور و ئەمانە ئەوانەی کە مشتری خۆ من بەتابەیەن بۆ مێن و زۆریش خەڵک کەشتی ئێمە لێم ڕازیە لە سای خواوە دەستەکانە خۆش بێ کاک ڕاضیان سپاس بۆ ئامادەبوونت هیچ قسەیەکی ترمەوە من بیرم چوو بێ ئاماژە پێ بکەیت وڵای ئەوەیە تەرزەخان ئێمەش شوێنی کوشتونی لەبەرەوەی بازارێکی ئاوا خواردنێکی ئاوا کە مەرغوب بێ لە لای خەڵک و خەڵکی سوادەی لێ بکە و ئەمانە هەقە شوێنێکی حکوومەت باوەڕێک باتەوە لەو خەڵکە شوێنێکی بۆ دابین بکە تێگەی شوێنێکی فراوان و باشتر و چاکتر و نەک لە ناوجەرگەی شارە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانانی ینی زەرەرە هەم بۆ حکوومەت هەم بۆ خەڵک و هەم بۆ بەناو بازاریش بە شێوەیەکی ئاوا کابرا تا گاتە لای من بۆ نمونە بەخوا بێ بە دەرفەت بمگرێ حەزەکەم حکوومەت شوێنێکمان بۆ دابین کا بۆ نمونەوەکو چۆن مەیانێکی دروستکردێتەوە مەیانەش بەرێتە شوێنێک و دوکان ئەو کاتە ئەویش استفادە لێ ماکە ئێمەش استفادە لەوەکەین کاک ڕاضیان بە ئومێدین ئێوەش کار و کەسابەتێکی زۆر باش هەم لە هەموو ڕۆژەکانە و تاوی ڕۆژەکانی ترا و هەفسەکە و لە هەمان کاتە لە ڕۆژانی هەینیشا بتوانن پرفرۆشێکی زۆری ئەم جۆرە پەلەوەرانە هەبێت و هاوڵاتیانی ژێسابین ئەمڕۆ کەشەکەی ساردا پێما بێ قاس تامێکی خۆشیەوە مووی بەتان بەعام سە لە زستانە قەل چێتە 7 کیلۆ 8 کیلۆ لە هاوینە کە زیاترین کێشی قەلکەمە بێتەوە لەبەرەوەی کە عیب نەبێ ئەفسێ بەسەر مێقەلا و تێگەی جوولەگەکە و گۆشتی بە عامدا ئابەزێ